دیارە لە هەندێک لە فەرموودە دروستەکانی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم ئاماژە بەوە کراوە کە پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام سحری لێکراوە و ئەوەش دروستە و وایە لە هەمان کاتە خۆی پورگا لە قورئانە باسی ئەومان بووە کە کافرەکان ئەڵێن ئین تتبعون إلا رجلا مسحورا ئایا هیچ تەوافقێک هەیە لە بینی ئەم دوانەیە و ئایا ئەگەر وایە چۆن ئەبێت ئادەمیزاد شوێن کەسێک بکەوێت کە سحری لێکرابێ و تێکچوو بێت مەسەلەی سحر کردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام ئایا سحری لێکرایە لێ نەکرا حەدیثەکان لە بوخاری و مسلمدا هەیە و صحیحە و ئێمەی ئەهلی سونە لە قەدیمەن و حەدیثەن عولەما ئەهلی سونە باوەڕیان پێی بووە کە بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵام فترەیەکی کەم سحری لێکرا بەڵام سحری لێکرا دەبێ ئێمە ئاگامان لەوە بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام لە دوو ڕوانگەوە سەیری دەکرێت ڕوانگەی بەشەرێتیەتەکەی و ڕوانگەی پێغەمبەرایەتیەکەی ڕوانگەی بەشەرێتیەتەکەی مرۆڤایەتیەکەی قل إنما أنا بشر چی مثلكم مرۆڤ بووە وەکو ئێمە نەخۆش بکەوتووە وەکو ئێمە برسی بووە وەکو ئێمە تینووی بووە وەکو ئێمە ینی ئازاری هەبووە وەکو ئێمە زەواجی کردووە وەکو ئێمە هاتووە ڕۆشت کەواتە وەکو مرۆڤێتی ئەوەی بەسەر مرۆڤ دێ ممکنە بەسەر ئەویش بێت یەکێک لە ئێمە کە سحری لێ بکرێ کەواتە پێغەمبەری خوش عەلەیهی سڵام وسەلام ممکنە سحری لێ بکرێ بە حکمی ئەوەی کە مرۆڤە قل إنما أنا بشر مثلكم بەڵام لەو ڕوانگەیەوە کە پێغەمبەرە معصوم بووە سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ لەوەی کە کەتمی وحی بکە یاخود ڕیسالە و پەیامی خوا نەگەیەنێ یاخود دەستکاری بکە یاخود لە بیری بچێتەوە ئەو شتانە مەعاذ الله لە پێغەمبەری خوادا ڕووی نەداوە عەلەیهی سڵات وسەلام بۆیە ئەو سحرەش کە باس کراوە لە پێغەمبەری خوا کرابێ عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ يخيل إلي أنني أفعل شيئا ولم أفعله يعني ئاوا خەیاڵم بۆ دەهات کە من شتێکم کرد بێ و نەشم کردبوو لە ڕیسالەکەیانە بوو لە ریسالەکەی بۆ شتێکی دنیایی بووە دوایش لە حەدیثەکەدا لە ریوایەتردا هاتووە کە تەفسیری ئەو شتە دەکا کە بە خەیاڵی داهاتووە فەرمێ بە خەیاڵمدا دەهات أنني أتيت النساء ولم آتيهن وان بۆ دەهات من چوومەتە لای خێزان و نەشچوو بوومە لای کەواتە جزئیە لە مەسئلەیەکی دنیاییدایە کە طەبیعەتی مرۆڤە لە مەسەلەی لاشەییدا نەک لە مەسەلەیەکی دینیدا بێ لە مەسەلەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام حاشا عەقڵی تێکچوو بێ یا عەقیدەی تێکچوو بێ ئەو شتانە نەبووە کەواتە ئەمە ڕەت دەبوو ئەو کەسانی کە دەڵێن نابێت چۆن دەبێ بڵێن پێغەمبەر سحری لێکرا عەلەیهی سڵام یعنی هەبووە بێگومان هەبووە وەکو جانبی بەشەرێتیەتەکەی کە مرۆڤ بووە ئەوەش خەلەل نەبووە لە دینداریەتیەکەی یاخود لە تەبلیغی ریسالەتی یاخود لە پێغەمبەرایەتیەکەی چونکە حەدیثەکە ڕوونی کردوتەوە لە چ شتێکدا چی بۆ دەهات و فترەکەشی کەم بووە ئەمما ئەو ئاەتەی کە موشریکەکان دەیانوت ئێوە شوێن کەسێکی سحر لێکرا و کەوتون مەبەستی موشریکەکان ئەوە نەبووە کە بڵێن ئەها پێغەمبەر عەلەیهی سڵام وسەلام سحری لێکراوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام لەکوێ سحری لێکرا لە مەدینە بەڵام موشریکەکان لەکوێ پێیان دەوت لە مەکە پێشەوەی سحری لێ بکرێ ئەوەی کە موشریک مەبەستیان بوو دەیانوت ئەو قورئانەی کە بۆی دابەزیەوە ئەو هەمووی سحرە ئەوە سحری لێکراوە و شەیطان سحری لێکردو یان چی و ئەوەی کە دەیڵێ سحرە ئەمما ئەو واقعەی کە ڕوویدا ئەوە جیاوازە ئەمە فترەیەکی کەم بوو و لە شتێکی جوزئی دنیاییدا بوو وەکو نەخۆشیێکی جەسەدی کە بە خەیاڵیدا دەهات کە بەلاشە شتێکی کردو نەشی کردبێ بۆیە دوو شتی لێک جیاوازە هەدەفی موشریکەکان و مەقسەدی موشریکان ئەوە نەبووە بەڵێ